أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. ألف لام را تلك آيات الكتاب المبين. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بنهێنی ئەو پیتانە. ئەو ئاەتانەی لەم سوورەتەدا هاتووە چەند ئاەتێکی ئەو قورئانە ڕوون و ئاشکرایەیە. إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون. بەڕاستی ئێمە ئەم ئاەتانەمان دابەزاندووە لە شێوەی قورئانێکی پاراودا بە زمانی عەرەبی بۆ ئەوەی ئێوە لێی تێبگەن و ژیریتان بخەنە کار. نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. ئێمە چاکترین و جوانترین چیرۆک و بەسەرهاتت بۆ دەجێڕینەوە ئەی محەممەد بەهۆی ئەم قورئانەی کە نیگامان کرد بۆ لای تۆ لە کاتێکدا بێگومان تۆ لە پێشەم قورئانەدا لەم بەسەرهاتە بێ ئاگا بوویت. إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين. كاتيك يوسف بباوشي وت باوشي بريزم بێگومان من لە خەومدا 11 ئەستێرە و خۆر و مانگم بینی کوڕنۆشیان بۆ دەبردم. قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. باوچی وتی ڕۆڵە گیان خەوەکەت مەجێڕەوە بۆ براکانت نەوەکو بەهۆی ئەوەوە فێڵێکت لێ بکەن و تووشی بەڵایەکت بکەن چونکە ئەم خەوە داهاتوویەکی بڵند بۆ تۆ دەگەێنێت ئەوانیش حەسوودیت پێدەبن. بەڕاستی شەیتانیش دژمنێکی ئاشکرای ئادەمی زادە. وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. بەو شێوەیەش خودای پەروەردگارت تۆ دیاری دەکات و هەڵت دەبژێرێت بۆ پێغەمبەرایەتی و هەندێک لێکدانەوەی خەوت فێر دەکات و نیعمەتەکانی خۆیت بەسەردا تەواو دەکات و هەروەها بەسەرنەوەکانی یعقوبیشدا هەروەک چۆن پێشتر نیعمەت و پلەپایەی بڵندی بەخشی بە باپیرانت کە ئیبراهیم و ئیسحاقن. بەڕاستی پەروەردگارت زانا و دانایە. لقد كان في يوسف وإخوته آيات للسائلين. سوێن بە خوددا بێگومان لەم ڕووداوەی یوسف و براکانیدا نیشانەی زۆری پێغەمبەرێتی محەممەدی تێدایە بۆ کەسانێک پرسیار دەکەن لەو بارەیەوە بە شوێن ڕاستێتی تۆدا دەگەڕێن. إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين. كاتيك براكاني يوسف وتيان بەڕاستی یوسف و براکەی بنیامین لای باوکمان لە ئێمە نازدار و خۆشەویسترن. لە کاتێکدا ئێمە کۆمەڵێکی بەهێزین. بەڕاستی باوکمان لەسەر لێشێواویەکی ئاشکرادایە. اقتلوا يوسف أو اطرحوه أرضا يخل لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين.
لنێوان خۆیاندا هەندێکیان وتیان یوسف بکوژن یان فڕێ بدەنە شوێن و زەویەکی دوور. ئەو کاتە ڕووی باوکتان یەکلایی دەبێتەوە بۆ ئێوە و خۆشەویستیەکەی هەمووی بۆ ئێوە دەبێت. اینجا دوای نەمانی یوسف دەبنە پێڕوونەوەیەکی چاک و ڕێک و پێک. قال قائل منهم لا تقتلوا يوسف وألقوه في غيابة الجب يلتقطه بعض السيارة إن كنتم فاعلين. یەکێک لە براکانی وتی یوسف مەکوژن بەڵکو بیخەنە ناو بیرێکی قوڵەوە دوایی کاروان دێت و دەیدۆزنەوە و دەیبەن ئەگەر بڕیار بێت هەر شتێکی لێ بکەن. قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف وإنا له لناصحون. دوای ئەو بڕیارە هاتنە لای باوکیان و وتیان ئەی باوکە ئەوە چیتە لە ئێمە دڵنیا نیت لەبارەی یوسفەوە؟ بەڕاستی ئێمە زۆر دڵسۆزی ئەوین و زۆر خۆشمان دەوێت. أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون. بەیانی بینێرە لەگەڵمان با بای باڵی بدات گەمە و یاری بکات و بێگومان زۆر پارێزگاری لێ دەکەین و ئاگامان لێی دەبێت. قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنتم عنه غافلون. باوشان وتی من زۆر غەم و پەژارت دەمگرێت لەوەی کە ئێوە بیبن دەترسم گورگ بیخوات لە کاتێکدا کە ئێوە لێی بێ ئاگان لەبەر یاری و گەمەی خۆتان. قالوا لئن أكله الذئب ونحن عصبة إنا إذا لخاسرون. کوڕەکان وتیان سوێن بە خوددا ئەگەر بێت و یوسف گورگەکە بیخوات لە کاتێکدا ئێمەش کۆمەڵێکی بەهێزین بەڕاستی و کاتە ئێمە خەسارەتمەندین زەرەرمان لە خۆمان داوە و شەرمەزاری لای تۆ دەبین. فلما ذهبوا به وأجمعوا أن يجعلوه في غيابة الجب وأوحينا إليه لتنبئنهم بأمرهم هذا وهم لا يشعرون. جاکاتێک سەرنجام باوچیان ڕازی کرد و یوسفیان برد و هەموو هاتنە سەر ئەو بڕیارەی کە بیخەنە ناو تاریکایی بیرەکەوە. لەو کاتەدا نیگامان بۆ نارد کە هەواڵی ئەم بەسەرهاتە لە ئایندەدا بە براکانت دەدەیت. کاتێک ئەوان ئاگایان لە خۆیان نابێت و لە بیریان چۆتەوە و هەستی پێ ناکەن. وجاءوا أباهم عشاء يبكون. پاشان کە تاریک داهات هاتنە لای باوچیان دەگریان. قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. وتیان ئەی باوچی بەڕێزمان بەڕاستی ئێمە ڕۆیشتین پێش بڕچێمان دەکرد و یوسفمان لای کەلوپەلەکەمان بەجێهێشت ئەوسا گورگەکە پەلاماریدا و خواردی بەڵام تۆ هەمیشە بڕوامان پێ ناکەیت ئەگەر چی ئێمە ڕاستگۆش بین. وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون. براکانیشی هاتن بە هەندێک خوێنی ساختەوە کە بەسەر کراسەکەیەوە بوو هێنایان بۆ باوچیان ئەویش وتی نەخێوانیە بەڵکو خۆتان بۆ خۆتان ئەم کارەتان سازداوە جاچارم تەنها خۆگری و ئارامگرتنە بە جوانترین شێوە هەر خوداش داوای کۆمەچی لێ دەکرێت لەسەر ئەو باسەی ئێوە دەیکەن. وجاءت سيارة فأرسلوا واردهم فأدلى دلوه قال يا بشرى هذا غلام وأسروه بضاعة والله عليم بما يعملون. ئەوسا کاروانێک هات و اینجا ئەو هێنەرەکەیان نارد ئاو بهێنێت ئەویش چووە سەر بیرەکە و سەتڵەکەی داهێشن ناو بیرەکەوە کاتێک هێنایە سەرەوە لە جیاتی ئاو
یوسف هاتە دەرەوە. کاتێک کابرا بینی وتی خەڵچینە مژدە بێت ئەمە لاوێکە. ئەوسا هەر کەسێک بدۆزرایەتەوە دەکرا بە بەندە و دەفرۆشرا. یوسفیان شاردەوە و کردیانە کەرەسەی فرۆشتن. خدای گەورەش زانا و ئاگایە بەو کار و کردەوانەی کە دەیکەن. چاودێری یوسف دەکات و کارێکی گەورەی پێیەتی. وشروه بثمن بخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين. سەرنجام بردیان و فرۆشتیان لە بازاڕی کۆی لە فرۆشەکاندا لە میسر بە نرخێکی هەرزان چەند درهەمێکی کەم. لە فرۆشتنیدا هیچ گرنگیان پێنەدا و کەم تەماع بوون چونکە پشتیان پێوەی نەهێشا بوو. وقال الذي اشتراه من مصر لامرأته أكرمي مثواه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا وكذلك مكنا ليوسف في الأرض ولنعلمه من تأويل الأحاديث والله غالب على أمره ولكن أكثر الناس لا يعلمون. جاو کەسەی یوسفی کڕی لە میسر بە هاوسەرەکەی وت ڕێز بگرە لە شوێن و جێگەی ئەملاوە بە ئومێدی ئەوەی سوودمان پێ بگەێنێت یان بیکەینە کوڕی خۆمان. ئابەو شێوەیە یوسفمان جێگیر کرد لە زەویدا و پایەدارمان کرد بۆ ئەوەش فێری بکەین چۆن خەولێک بداتەوە و ڕووداوەکانی چواردەوری وەک خۆی تێبگات. خدای گەورە زاڵە بەسەر کار و فەرمانەکانی خۆیدا بەڵام زۆربەی خەڵکی بەمە نازانن. ولما بلغ أشده آتيناه حكما وعلما وكذلك نجزي المحسنين. کاتێکیش کە یوسف پێگەیشت و گەیشتە ئەو پەڕی تونند و تۆڵی لە ڕووی لاشە و ژیریەوە ئێمەش پلەی فەرمانڕەوایی دانایی و زانیاری شارەزایی باشمان پێبەخشی هەر بەو شێوێش پاداشتی چاکەکاران دەدەینەوە. وراودته التي هو في بيتها عن نفسه وغلقت الأبواب وقالت هيت لك قال معاذ الله إنه ربي أحسن مثواي إنه لا يفلح الظالمون. جاو ئافرەتەی کە یوسف لە ماڵیدا بوو هەوڵیدا یوسف لە خشتە ببات و دڵی ڕابچێشێت بۆ لای خۆی. هەموو دەرگاکانیشی داخست و وتی وەرە پێشەوە و خۆت ئامادە بکە. یوسف وتی پەنا دەگرم بە خوددا کاری وا ناکەم چونکە پەروەردگارم دەروی لێ کردوومەتەوە. هەروەها مێردەکەشت چاک ڕەفتار بووە لەگەڵمدا چۆن خیانەتی لێ دەکەم و چونکە من دڵنیام ستەمکاران سەرفراز نابن. ولقد همت به وهم بها لولا أن رأى برهان ربه كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين. سوێن بە خوددا بێگومان ژنەکە پەلاماری یوسفیدا و ویستی لێی بدات. یوسفیش نیازی لێدانی هەبوو ئەگەر بەڵگەی خودایی نەزانایە کە سەرنجامی لێدانەکەی بەخراپ بەسەریدا دەشتێتەوە. ئابەو شێوەیەمان کرد بۆ ئەوەی هەرچی گوناه و تاوان و خراپەیە لێی دوور دەخەینەوە و بەڕاستی ئەو لە بەندە هەڵبژاردە و پاکەکانی ئێمەیە. واستبق الباب وقدت قميصه من دبر وألف يا سيدها لدى الباب واستبق الباب وقدت قميصه من دبر وألف يا سيدها لدى الباب قالت ما جزاء من أراد بأهلك سوءا إلا أن يسجن أو عذاب أليم. سەرنجام هەردووچیان پێشبڕچێیان کرد بۆ دەرگاکە یوسف بۆ کردنەوەی و ئەویش بۆ داخستن. ژنەکە توانی دەستی لە کراسەکەی گیر بکات و لە پشتەوە دڕاندی. ئەوسا هەردووچیان لە بەردەمی دەرگاکەدا تووشی مێردەکەی هاتن. خێرا هاتە قسە و ویستی یوسف تاوان بار بکات بۆیە وتی باشە ئاخۆ سزای ئەو کەسە چییە کە ویست بێتی خراپە لەگەڵ خێزانەکەتدا بکات جگەلەوەی بند بکرێت یا سزایەکی بە ئێش بدرێت. قال هي راودتني عن نفسي
وشهد شاهد من أهلها إن كان قميصه قد من قبل فصدقت وهو من الكاذبين. يوسف وتی نەخێوانیە ئەو ویستی لە خشتم بەرێت یەکێک لە خزمانی ژنەکە کە گوێی لە بەسەر هاتەکە بوو دیار بوو کە پیاوێکی زیرەک و دنیا دیدە بوو. شایەتیدا وتی ئەگەر کراسەکە یوسف لە پێشەوە دڕابێت ئەوە ژنەکە ڕاز دەکات و ئەو کاتە یوسف یەکێکە لە درۆزنان. وإن كان قميصه قد من دبر فكذبت وهو من الصادقين. خۆ ئەگەر کراسەکەی لە پشتەوە دڕابێت ئەوە ژنەکە درۆ دەکات و یوسف یەکێکە لە ڕازگۆیان. فلما رأى قميصه قد من دبر قال إنه من كيدكن إن كيدكن عظيم. کاتێک مێردەکەی بینی کراسەکەی یوسف لە پشتەوە دڕاوە بە ژنەکەی وت بەڕاستی ئەمە پیلان و نەخشەی خۆتانە بێگومان فێڵ و تەڵەکە و نەخشە و پیلانی ئێوە زۆر گەورەیە لەم جۆرە شتانەدا. يوسف أعرض عن هذا واستغفري لذنبك إنك كنت من الخاطئين. اینجا ڕووی کردە یوسف و وتی ئەی یوسف ئەم باسە فەرامۆش بکە و گوێی مەدەرێ تۆش داوای لێخۆشبوون و لێبوردن بکە لە هەڵە و تاوانەکەت چونکە بەڕاستی تۆ لە گوناهباران و بە هەڵە چوان دایت. وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود فتاها عن نفسه قد شغفها حبا إنا لنراها في ضلال مبين. پاشان ژنانێک لە ئافرەتانی ناوشار ئەم دەنگ و باسەیان بیست بۆیە وتیشیان سەیرە ژنەکەی عەزیزی میسر دەیەوێت بە نەرمونیانی سەرنجی لاوەکەی خۆی ڕابچێشێت بۆ لای خۆی بەڕاستی ئەوینداریەکەی بۆی هەموو پەڕەکانی دڵی داگیر کردووە بێگومان ئێمە ئەو ژنە لەناو سەرگەردانیەکی ئاشکرادا دەبینین. فلما سمعت بمكرهن أرسلت إليهن وأعتدت لهن متكئا وآتت كل واحدة منهن سكينا وقالت اخرج عليهن فلما رأينه أكبرنه وقطعن أيديهن وقلن حاش لله ما هذا بشرا إن هذا إلا ملك كريم. جاکاتێک ژنەکەی عەزیزی میسر توانج و پلارەکەی ئەوانی بیست ئەویش ناردی بە شوێنیاندا و جێگەیەکی خۆشی بۆ ئامادەکردن چەقۆشی دایە دەستی هەریەکەیان. اینجا فەرمانیدا بە یوسف و وتی ئادەی وەرە دەرەوە بۆ لایەن با بتبین و جاکاتێک بینیان بە گەورە و گرنجیان زانی و ئەڵڵاه ئەکبەریان بۆ کرد و بەبێ ئاگایی دەستی خۆیان بڕی وتیشیان پاچی و بێگەردی و دووری لە هەموو ناتەواویەک شایستەی خوددایە کە ئەمەی دروست کردووە ئەمە بەشەر نییە تەنها فریشتەیەکی جوان و بەڕێزە و هیچی تر نییە. قالت فذلكن الذي لمتنني فيه ولقد راودته عن نفسه فاستعصم ولئن لم يفعل ما آمره ليسجنن وليكون من الصاغرين. اینجا ژنەکەوتی ئەوە ئەو کەسەیە کە ئێوە لۆمە و سەرزانشتی منتان دەکرد لەبارەیەوە و سوێن بە خوددا بێگومان من هەوڵمدا لە خشتەی برم کەچی ئەو هەر خۆی گرت و پاک و خاوێنی ویست سوێن بە خوددا ئەگەر ئەوەی من فەرمانی پێدەدەم نەیکات ئەوە بەڕاستی بەند دەکرێت و زەلیل دەبێت و بەکەم تەماشا دەکرێت. قال رب السجن أحب إلي مما يدعونني إليه وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين. يوسف كأمي بيستوتي پەروەردگارە من زیندانم لەلا خۆشەویسترە لەوەی کە ئەوان بانگم دەکەن بۆی
خۆگەر لە فێڵ و تەڵەکەی ئەوانە ڕزگارم نەکەیت و لە پیلان و نەخشەکانیان دەربازم نەکەیت و لام نەدەیت لەوانەیە منیش مەیلم بۆ دروست ببێت و ئارەزویان بکەم و پاشان بچمە ڕیزی نەفام و گوناهبارانەوە. فاستجاب له ربه فصرف عنه كيدهن إنه هو السميع العليم. جا پەروەردگاری بەهانایەوە چوو نزاکەی گیرا کرد و لە تەڵەکە و فێڵی ژنان پاراستی و لایدا چونکە بەڕاستی هەر ئەو زاتە بیسەری نزاکانە و زانایە بەدڵ و دەروونەکان. ثم بدا لهم من بعد ما رأوا الآيات ليسجننه حتى حين. پاشان لدوای ئەوەی کە بەڵگەی زۆریان بینی لەسەر پاچی یوسف بۆیان دەرکەوت و وایان بە چاکزانی تا ماوەیەک هەر بەندی بکەن. ودخل معه السجن فتيان قال أحدهما إني أراني أعصر خمرا وقال الآخر إني أراني أحمل فوق رأسي خبزا تأكل الطير منه نبئنا بتأويله إنا نراك من المحسنين. ئەوسا دوولاوی تریش بە تاوانی جیاجیال لەگەڵ یوسفدا خرانە بەندی خانەوە. هەر یەکەیان خەوێکی بینی بوو. یەکێکیان وتی بێگومان من خۆمم دەبینی لە خەومدا ترێم دەگوشی و شەرابم لێ دروست دەکرد. ئەوی تریشان وتی بەڕاستی من خۆمم دەبینی لە خەومدا کەنانم بەسەر سەرمەوە هەڵدەگرت باڵندە لێی دەخوارد. ئاگادارمان بکە بە لێکدانەوەی ئەم خەونە چونکە بەڕاستی ئێمە دەبینین تۆ لە چاکە خوازانیت و شارەزای لە لێکدانەوەی خەودا. قال لا يأتيكما طعام ترزقانه إلا نبأتكما بتأويله قبل أن يأتيكما ذلكما مما علمني ربي إني تركت ملة قوم لا يؤمنون بالله وهم بالآخرة هم كافرون. يوسف وتي من تەنها لێکدانەوەی خەون نازانم بەڵکو جگەلەوەش هیچ خواردنێکتان بۆ نایەت کە دەرخوارتان بدرێت کە من نەزانم چییە و چۆنە پێش ئەوەی بگاتە لاتان. ئەمەش ئازایەتی خۆم نییە بەڵکو ئەوە هەندێکە لەوەی پەروەردگارم فێری کردوم و بزانن بەڕاستی من بەرنامەی قەومێکم واز دەهێناوە کە باوەڕ بە خوددا ناهێنن و هەمیشە بڕوایان بە قیامەتیش نییە. واتبعت ملة آبائي إبراهيم وإسحاق ويعقوب ما كان لنا أن نشرك بالله من شيء ذلك من فضل الله علينا وعلى الناس ولكن أكثر الناس لا يشكرون. بەڵکو شوێنی ئاین و بەرنامەی باو باپیرانم ئیبراهیم و ئیسحاق و یعقوب کەوتوم. هەرگیز ڕەوانیە بۆ ئێمە هیچ جۆرە شتێک بکەینە هاوڵ و شەریک بۆ خوددا. ئەوەش لە فەزڵ و ڕێزی تایبەتی خودداییە لەسەر ئێمە و لەسەر خەڵکیش بەڵام بەداخەوە زۆربەی خەڵکی سوپاسگوزاری ناکەن. يا صاحبي السجن أأرباب متفرقون خير أم الله الواحد القهار. ئەوسا ڕووی تێکردن و وتی ئەی هاوڵانی زیندانیم ئایا چەند خوایەکی هەمە جۆر و جیاواز بپەرسترێن چاکترن یاخود خودایەکی تاک و تەنها و زاڵ بەسەر هەموو شتێکدا. ما تعبدون من دونه إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. جاهرچی ئێوە دەیپەرستن جگەل لە خوددا تەنها خۆتان و باو باپیرانتان ناوتان لێناون تەنها ناون و ناوەڕۆکیان نییە. هەرگیز خوددا بەوە ڕازی نییە و هیچ بەڵگەیەکیشی ڕەوانە نەکردووە لەسەر پەسەندکردنیان. بەڕاستی حکم و فەرمانڕەوایی جگەل لە خوددا شایستەی کەسی تر نییە.
فەرمانیشی داوات جگەل لە خۆی کەسی تر نەپەرستن هەر ئەوەشە ئاین و بەرنامەی پەسند و ڕاست و دروست و بەنرخ بەڵام زۆربەی خەڵکی ئەم ڕاستیانە نازانن و لێی بێ ئاگان يا صاحبي السجن أما أحدكما فيسقي ربه خمرا وأما الآخر فيصلب فتأكل الطير من رأسه قضي الأمر الذي فيه تستفتيان ئەی هاوڵانی زیندانیم ئەوەتان لە خەونیدا ترەی دەگوشی ئەوە دەبێتە ساقی پاشا و ڕزگاری دەبێت و شەرابی پێشکەش دەکات ئەوی تریش لە خاج دەدرێت و باڵندە لەسەر و ڕوخساری دەخوات ئیتر ئەمەش وەڵامی لێکدانەوەی خەونەکانتانە و هەر ئەوەش بڕیار دراوە وقال للذي ظن أنه ناج منهم اذكرني عند ربك فأنساه الشيطان ذكر ربه فلبث في السجن بضع سنين ئەوسا یوسف بەو کەسەیانی وت کەوا دەیزانی ڕزگاری دەبێت و دەبێتە ساقی پاشا باسم بکە لە لای پاشات کە بەبێ تاوان من بند کراون بەڵام شەیتان بیری کابرای بردەوە کە لە لای پاشا باسی بکات ئیتر چەند ساڵێک یوسف بەبێ تاوان لە بەندی خانەدا مایەوە وقال الملك إني أرى 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف و7 سنبلات خضر وأخر يابسات يا أيها الملأ أفتوني في رؤياي إن كنتم للرؤيا تعبرون شەوێک پاشا خەونێکی سەیری بینی و بوو بە مەراقی و لە کۆبنەوەیەک داوتی بەڕاستی من لە خەومدا بینیم کە 7 مانگای قەڵەو لەلایەن 7 مانگای لەڕ و لاوازەوە خوڕان 7 گوڵە گەنمی سەوز و جوان و 7 وشتیشم بینی ئەی زانە و شارەزایان ئەم خەوەم بۆ لێک بدەنەوە ئەگەر خەون لێک دەدەنەوە قالوا أضغاث أحلام وما نحن بتأويل الأحلام بعالمين ئەوانیش وتیان ئەم خەونا بێسەر و بنە و هیچ نییە ئێمە لە لێکدانەوەی خەونی بێسەر و بن شارەزانین وقال الذي نجا منهما وادكر بعد أمة أنا أنبئكم بتأويله فأرسلون اینجا ئەوەیان کە ڕزگاری بوو بیری کەوتەوە دوای ئەو هەموو ماوەیە وتی داواکارم بمنێرن بۆ لای یوسف من هەواڵی لێکدانەوەی ئەو خەونەتان پێ ڕادەگەێنم يوسف أيها الصديق أفتنا في 7 بقرات سمان يأكلهن 7 عجاف و7 سنبلات خضر وأخر يابسات لعلي أرجع إلى الناس لعلهم يعلمون ساقی چوو بۆ زیندانەکە بۆ دیداری یوسف وتی یوسف ئەی هاوڵی ڕازگۆم ئەم خەونەمان بۆ لێک بدەرەوە لە خەونێکی پاشادا 7 مانگای قەڵەو لەلایەن 7 مانگای لەڕ و لاوازەوە خوراون هەروەها لەبارەی 7 گوڵە گەنمی سەوز و جوان و 7 تری وشک بۆمان لێک بدەرەوە بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ لای خەڵکی تا وەڵام بزانن قال تزرعون 7 سنين دأبا فما حصدتم فذروه في سنبله إلا قليلا مما تأكلون یوسف وتی 7 ساڵی بەردەوام کشت و کاڵ دەکەن و دانەوێڵە دەچێنن ئەوەی کا دەروێنەتان کرد و لێتان زیاد بوو بە گوڵەکەیەوە بیهێڵنەوە مەگەر ئەو کەمەی کە دەیخۆن دانەوێڵە بە گوڵەکەیەوە هەڵبگیرێت لە کرم و ئەسپێ و زایە بوون بە دوور دەبێت ثم يأتي من بعد ذلك 7 شداد يأكل ما قدمتم لهن إلا قليلا مما تحصنون پاشان لە دوای ئەوە 7 ساڵ گرانی و سەختی پێش دێت ئەوەی کە زەخیرەتان کردووە بۆ ئەو ساڵانە هەمووی دەخۆن مەگەر کەمێکی نەبێت کە هەڵی دەگرن بۆ تۆ کردن ثم يأتي من بعد ذلك عام فيه يغاث الناس وفيه يعصرون لەوە دوا ساڵێکی باراناوی و پڕبەرەکەت دێت کە خەڵکی بەروبوومی زۆریان پێدەبەخشرێت
میوە دەگوشن و شەربەتی لێ دروست دەکەن. وقال الملك ائتوني به فلما جاءه الرسول قال ارجع إلى ربك فاسأله ما بال النسوة اللاتي قطعن أيديهن إن ربي بكيدهن عليم. ساقی گەڕایەوە بۆ لای پاشا و لێکدانەوەکەی یوسفی بۆ باز کرد. زۆری بەدڵ بوو، بۆیە پاشاش وتی ئادەی بچن بۆم بهێنن. جاکاتێک کە ڕەوانەکراوەکەی پاشا گەیشتە لای یوسف و وتی پاشا داوات دەکات، یوسف وتی بگەڕێرەوە بۆ لای پاشا و جا پێی بڵێ هۆی چی بوو ئەو ئافرەتانە کاتی خۆی دەستی خۆیان بڕی و برینداریان کرد؟ ئایا من هیچ تاوانێکم لەوەدا هەیە؟ بەڕاستی هەر پەروەردگارم بە ئاگایە لە فێڵ و تەڵەکە و پیلانیان. قال ما خطبكن إذ راوتن يوسف عن نفسه قلنا حاش لله ما علمنا عليه من سوء قالت امرأة العزيز الآن حصحص الحق أنا راودته عن نفسه وإنه لمن الصادقين. پاشا و ئافرەتانەی هەموو کۆکردەوە پێیوتن ئەو کارە گرنگەتان چی بوو کاتێک کەوا ئێوە ویستان یوسف لە خشتە برن؟ ئایا ئەو هیچ تاوانێکی هەبوو؟ هەموو وتیان پەنا بە خوددا ئێمە بوختانی بۆ بکەین، ئێمە هیچ جۆرە هەڵە و ناشرین یەکمان لێ نەدیوە و نەزانیوە. ژنەکەی عەزیزی مسر وتی ئێستا ئیتر ڕاستی ڕوون و ئاشکرا بوو، دان بەڕاستی دادنێم، خەتای من بوو، دەمویست لە خشتەی بەرم و بەڕاستی یوسف یەکێکە لە ڕاستگۆیان. ذلك ليعلم أني لم أخنه بالغيب وأن الله لا يهدي كيد الخائنين. اینجا یوسف وتی ئەوە بۆیە وام کرد تا پاشا چاک بزانێت و دڵنیا بێت بەڕاستی من لە نهێنیشدا خیانەتم لێ نەکردووە. بێگومانیش خدا فێڵ و تەڵەکەی خیانەتکاران بە ئەنجام ناگەێنێت. یاخود ژنەکە وتی تا یوسف دڵنیا بێت کە لە نهێنیدا و ئێستا کە ئەو لێرە نییە خیانەتی لێ ناکەم و بوختانی بۆ هەڵنابەستم، چونکە بۆم دەرکەوتووە کە خدا فێڵ و تەڵەکەی خیانەتکاران بە ئەنجام ناگەێنێت. وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم. دەشێت یوسف یا ژنەکەی عەزیزی مسر وتبێتی منیش نەفسی خۆم بەری ناکەم، چونکە بەڕاستی نەفس ئەگەر بە نووری خوددا ناسی ئاوەدان نەبێت زۆر فەرمان دەرە بە گوناه و هەڵە و تاوان، مەگەر نەفسێک کە پەروەردگارم میهرەبانی پێکرد بێت. بەڕاستی پەروەردگارم لێ خۆش بوو میهرەبانە. وقال الملك ائتوني به أستخلصه لنفسي فلما كلمه قال إنك اليوم لدينا مكين أمين. ئەوسا پاشا کە ڕاستیەکانی بەتەواوی بۆ دەرکەوت ئەوەندەی تر یوسفی لا بەڕێز و بەنرخ بوو، بۆیە فەرمانی داوتی ئادەی بچن بۆم بهێنن ئەو لاوە پاکە ژیرە زانایە تایبەتی دەکەم بۆ خۆم و لە نزیکانی من بێت. جاکاتێک هێنایان و پاشا قسەی لەگەڵ کرد وتی ئەمڕۆی تر بەڕاستی تۆ لای ئێمە خاوەنی پلەپایە و جێگەی متمانە و باوەڕی. قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. یوسف وتی پێم باشە بمکەیت بە لێپرسرا و بەسەر گەنجینەکان و سامانی سەرزەوی ئەم وڵاتە میسر. بەڕاستی من پارێزەرێکی زانام لە خۆم ڕادەبینم کە شت بپارێزم و زاناشم کە چۆن دەیپارێزم. وكذلك مكنا ليوسف في الأرض يتبوأ منها حيث يشاء نصيب برحمتنا من نشاء ولا نضيع أجر المحسنين. خدا دەفەرمێت ئابەو شێوەیە دەسەڵاتماندا بە یوسف و جێگیر و پایەدارمان کرد لە خاچی میسردا. هەر پلەپایەکی دەویست لەو وڵاتەدا دەستی دەکەوت و بۆی ساز دەبوو. هەر کەسێک هەر دەستەیەک بمانەوێت بەهرەوەری دەکەین لە ڕەحمەت و بەخششەکانمان و پاداشتی چاکەکاران بەزایە نادەین. ولأجر الآخرة خير للذين آمنوا وكانوا يتقون.
بێگومان پاداشتی ئەو جیهان لە بەهەشتی بەریندا چاکترە بۆ ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و خۆیان دەپاراست. وجاء إخوة يوسف فدخلوا عليه فعرفهم وهم له منكرون. ساڵانی گرانی هاتە پێشەوە، براکانی یوسف هاتن بۆ میسر، جا چوونە دیوانی. ئەوانی ناسیەوە، بەڵام ئەوان ئەمیان نەناسیەوە، چونکە پۆشاکی وەزیری لەبەردا بوو، هەرگیز شتی وایان چاوەڕوان نەدەکرد. ولما جهزهم بجهازهم قال ائتوني بأخ لكم من أبيكم ألا ترون أني أوفي الكيل وأنا خير المنزلين. ئەویش ڕێزی گرتن و دواندنی و پێی دەرخستن کە برایەکی باوچیان هەیە و نەیان هێناوە، لەبەر ئەوەل لە کاتێکدا ڕێکی خستن و بارگە و بنەی بۆ پێچانەوە وتی من حەز دەکەم برایەکی باوچیتان هەیە بۆم بهێنن. ئایا نابینن بەڕاستی من چۆن کێشانە و پێوانم تێر و تەواوە و چۆن ڕێز لە میوان دەگرم، یارمەتی هەژاران دەدەم. فإن لم تأتوني به فلا كيل لكم عندي ولا تقربون. خۆگەرە و برایەتانم بۆ نەهێنن، ئەوە ئیتر هیچ معاملە و کێشانە و پێوانەی ئێوە لای من نییە و نزیکم مەکەونەوە. قالوا سنراود عنه أباه وإنا لفاعلون. لە وەڵامی داوتیان ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەین و نەخشە دەچێشین بۆ ئەو مەبەستە هەتا باوکی ڕازی بکەین، ئەم جارە بیهێنین، بێگومان ئێمە ئەو کارە دەکەین. وقال لفتيانه اجعلوا بضاعتهم في رحالهم لعلهم يعرفونها إذا انقلبوا إلى أهلهم لعلهم يرجعون. لفرسەتێکدا یوسف بەلاوەکانی بەردەستی وت هەرچی شتومەک و کەلوپەلێکیان هێناوە بیخەنەوە ناو بارەکانیان بۆ ئەوەی بیناسنەوە کاتێک دەگەڕێنەوە بۆ لای کەس و کاریان بۆ ئەوەی ببێتە هاندەرێک و بێنەوە. فلما رجعوا إلى أبيهم قالوا يا أبانا منع منا الكيل فأرسل معنا أخانا نكتل وإنا له لحافظون. جاکاتێک گەڕانەوە بۆ لای باوچیان وتیان باوچی بەڕێزمان کێشان و پێوانمان لێ قەدەغە کراوە تا بنیامینی برامان لەگەڵ خۆماندا نەبین، کەواتە براکەمان لەگەڵ بنێرە تا پێوانە بکەین، بەدەست بەتاڵی نەگەڕێینەوە، بەڵێن بێت پارێزەرین بۆی. قال هل آمنكم عليه إلا كما أمنتكم على أخيه من قبل فالله خير حافظا وهو أرحم الراحمين. یاعقوبی باوچیان وتی ئەمە داخوازیەکی سەیرە، ئایا هەروە متمانەتان پێ بکەم لەسەری مەگەر هەروەک پێشتر متمانم پێکردن لەسەر یوسفی برای؟ سەرنجام ڕازیان کرد و ئەویش وتی کەواتە خوددا چاکترین پارێزەرە و هەر ئەو میهرەبانترینی میهرەبانانە. ولما فتحوا متاعهم وجدوا بضاعتهم ردت إليهم قالوا يا أبانا ما نبغي هذه بضاعتنا ردت إلينا ونمير أهلنا ونحفظ أخانا ونزداد كيل بعير ذلك كيل يسير. کاتێکیش کەلوپەل و بارگە و بنەکانیان کردەوە بینیان هەرچی شتومەچیانە هەر ئەوە خراوەتەوە بارەکانیان و گەڕێنراوەتەوە بۆیان. اینجا باوچیان بان کرد و وتیان باوچی بەڕێزمان ئێمە چی بکەین، چی بڵین لە بەرامبەر ئەو پاشا بەڕێزەوە، ئەوە تا هەرچی کەلوپەلمان هەیە گەڕێنراوەتەوە بۆمان و تۆ ئەگەر مۆڵەتی بنیامین بدەی ڕزق و ڕۆزی زۆر دەهێنین بۆ کەس و کارمان، براکەشمان دەپارێزین و باری وشترێکیش زیاتر دەهێنین، ئەو بارش شتێکی ئاسانە. قال لن أرسله معكم حتى تؤتوني موثقا من الله لتأتونني به إلا أن يحاط بكم فلما آتوه موثقهم قال الله على ما نقول وكيل. یاعقوب وتی
هەرگیز لەگەڵتاندا ناینێرم هەتا پەیمانێکی خوداییم پێ نەدەن سوێن نەخۆن کە بێگومان بیهێننەوە بۆلام مەگەر دەورە بدرێن و هیچ دەسەڵاتتان نەمێنێت جا کاتێک پەیمانەکەیان دایە و سوێندیان بۆ خوارد یعقوب وتی خدا خۆی ئاگادار و چاو دێرە بەو پەیمانەی کە بڕیارمان لەسەرداوە. وقال يا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة وما أغني عنكم من الله من شيء إن الحكم إلا لله عليه توكلت وعليه فليتوكل المتوكلون. هەروەها وتی کوڕەکانم هەمووتان لە یەک دەروازەوە مەسنە ژوورەوە و لە چەند دەروازەیەکی جیاجیاوە بچنە ژوورەوە خۆتان بکەن بە شاردا دڵنیاش بن کە من ناتوانم هیچ شتێک لەو بەڵاو پێشهاتانەی کە بڕیاری خودای لەسەرە بجێڕمەوە لە ئێوە هیچ فەرمان و بڕیارێک بۆ کەس نییە تەنها بۆ خوددا نەبێت پشتم هەر بەو بەستووە و پشت و پەنام هەر ئەوە جادەبا ئەوانەی کە پاڵ پشت و پشتوانیان دەوێت هەر پشت بەو ببەستن. ولما دخلوا من حيث أمرهم أبوهم ما كان يغني عنهم من الله من شيء إلا حاجة في نفس يعقوب قضاها وإنه لذو علم لما علمناه ولكن أكثر الناس لا يعلمون. کاتێک چوونە ناوەوە بەو شێوەیەی کە باوچان فەرمانی پێدا بوون جاوە نەبێت باوچان توانی بێتی فریایان بکەوێت و لە هیچ پێش هاتێک ڕزگاریان بکات کە بڕیاردادەی خودای لەسرە ئەو ڕێنموویە تەنها پێداویستێکی دەرونی یعقوب خۆی بوو ڕایگەیاند بەڕاستی یعقوب خاوەنی زانستێک بوو چونکە ئێمە فێرمان کردبوو بەڵام زۆربەی خەڵکی ڕاستیەکان نازانن. ولما دخلوا على يوسف آوى إليه أخاه قال إني أنا أخوك فلا تبتئس بما كانوا يعملون. کاتێکیش کە کوڕەکان چوونە ژوورەوە بۆ لای یوسف بنیامینی برای نزیک کردەوە لە خۆی و لە فرسەتێکدا وتی بەڕاستی من یوسفی براتم جا خەفەت مەخۆ و خەمن نەبێت بەو هەڵس و کەوتەی ئەوان دەیان کرد چونکە من نەخشەم کێشاوە تۆ لێرە بهێڵمەوە تا لە لای خۆم ژیان بەسەر بەریت. فلما جهزهم بجهازهم جعل السقاية في رحل أخيه ثم أذن مؤذن أيتها العير إنكم لسارقون. جاکاتێک یوسف بارگە و بنەی بۆ پێچانەوە و سازی کردن خۆراک و دانەوێڵەی پێویستی پێبەخشین جامولکەی کێشان و پێوانی خستە ناوباری بنیامینی برایەوە پاشان جارچیەک بەدەنجی بەرزوتی ئەی کاروانچیان ئێوە بەڕاستی دزن. قالوا وأقبلوا عليهم ماذا تفقدون. ئەوانیش بە پەلە گەڕانەوە و هاتن بەرەو ڕویان و وتیان چی دیار نییە چیتان لێون بووە. قالوا نفقد صواع الملك ولمن جاء به حمل بعير وأنا به زعيم. پاسەوانەکان وتیان جامولکە و دەفری پاشامان لێون بووە و بۆی دەگەڕێن هەر کەسێک هێنای باری وشترێکی بۆ هەیە. لێپرسراوەکان وتی من دەبمە زامنی ئەو بەڵێنە. قالوا تالله لقد علمتم ما جئنا لنفسد في الأرض وما كنا سارقين. کوڕەکان وتیان سوێن بە خوددا بەڕاستی ئێوە چاک دەزانن کە ئێمە بۆ ئەوە نەهاتوین فەساد و خراپە لە زەویدا بکەین و ئێمە دزنین. قالوا فما جزاؤه إن كنتم كاذبين. پاسەوانەکان وتیان ئەگەر دەرکەوت ئێوە درۆزن بوون کەواتە پاداشتی ئەو دزت چییە؟ قالوا جزاؤه من وجد في رحله فهو جزاؤه كذلك نجزي الظالمين. کوڕەکان وتیان پاداشتەکەی ئەو کەسەی کە دەفرە دزراوەکە لە بارەکەیدا دەدۆزرێتەوە ئەوە پاداشتەکەیەتی کە بریتێن لەوەی بارمتە بێت لای خاوەنی شتە دزراوەکە
ئێمە ئابە شێوەیە تۆڵە لەستەمکاران دەسێنین. فبدأ بأوعيتهم قبل وعاء أخيه ثم استخرجها من وعاء أخيه كذلك كدنا ليوسف ما كان ليأخذ أخاه في دين الملك إلا أن يشاء الله نرفع درجات من نشاء وفوق كل ذي علم عليم. اینجا یوسف خۆی دەستی کرد بە گەڕان بە بارەکاندا پێش ئەوەی باری بنیامینی برای بپشکنێت. لەوە دوا لە باری براکەیدا دەری هێنا. ئابە شێوەیە یوسفمان فێری نەخشەی گلدانەوەی براکەی کرد. نەدەبوو بە دەستوری پاشا براکەی گل بداتەوە مەگەر ویستی خدای گەورەی لەسەر بێت. بەو شێوەیە چەندەها جار پلە و پایەی هەرکەس کە بمانەوێت بەرز و بڵند دەکەینەوە و لەسەر و هەموو خاوەن زانست و زانیاریەکەوە زانا و شارەزاتر هەیە. قالوا إن يسرق فقد سرق أخ له من قبل فأسرها يوسف في نفسه ولم يبدها لهم قال أنتم شر مكانا والله أعلم بما تصفون. براکانی وتیان ئەگەر ئەو دزی بکات ئەوە براکەشی بێگومان دزی کردووە لەمە پێش. اینجا یوسف ئەو قسە ناڕەوا و تۆمەتە ناقۆڵایی لە دڵی خۆیدا هێشتەوە و نەیخستە ڕوو بۆ ئەوان. وتی ئێوە لە کەسانێکی باش ناچن جا خوددا خۆی لە هەموو کە زاناترە بەوەی کە دەیڵێن و باسی دەکەن. قالوا يا أيها العزيز إن له أبا شيخا كبيرا فخذ أحدنا مكانه إنا نراك من المحسنين. براکانی وتیان جەنابی پاشا بەڕاستی ئەم کوڕا باوکێکی پیری بەسەڵاتچووی هەیە کەواتە یەکێک لە ئێمە لە جیاتی ئەو گل بدەرەوە چونکە بێگومان ئێمە تۆ بە پیاو چاک و چاکە خواز دەزانی. قال معاذ الله أن نأخذ إلا من وجدنا متاعنا عنده إنا إذا لظالمون. یوسف وتی پەنا بە خوددا ئەگەر هەڵەی وا بکەین و تەنها و کەسە گل نەدەینەوە کەشت و مەکەکەمان لەلای دۆزیوەتەوە خۆ ئەگەر وانەکەین ئەوە ئیتر ئێمە بەڕاستی ستەمکارین. فلما استيئسوا منه خلصوا نجيا قال كبيرهم ألم تعلموا أن أباكم قد أخذ عليكم موثقا من الله ومن قبل ما فرطتم في يوسف فلن أبرح الأرض حتى يأذن لي أبي أو يحكم الله لي وهو خير الحاكمين. اینجا کاتێک کە ناومێد بوون لە پاشا لە کەنارێکەوە بۆ خۆیان دەستیان کرد بە چپە و ڕاگۆڕینەوە. گەورەکەیان وتی باشە ئەینەتان زانی کە بێگومان باوکتان بەڕاستی پەیمانێکی لێوەرگرتون و خودداشی کردووە بەشایەت بەسەرتانەوە پێشتری ئاشکرایە کە چیتان کرد بە یوسف و پیلانتان جێڕادژی. ئیتر من هەرگیز ئەم سەرزەمین و وڵاتە بەجێ ناهێڵم هەتا باوکم مۆڵەتم دەدات یاخود خوددا فەرمانێک بدات لە قازانجم بێت ئەو زاتەش چاکترینی دادوەرانە. ارجعوا إلى أبيكم فقولوا يا أبانا إن ابنك سرق وما شهدنا إلا بما علمنا وما كنا للغيب حافظين. بگەڕێنەوە بۆ لای باوکتان و پێی بڵێن ئەی باوکی بەڕێزمان بێگومان کوڕەکەت دزی کرد و ئێمە ئاگامان لێ نەبووە جگەلەوەی کە زانیومانە ئێمە لە شاراوە و نهێنیەکان شارەزانین نازانین ئەو کوڕە بۆ وای کرد. واسأل القرية التي كنا فيها والعير التي أقبلنا فيها وإنا لصادقون. حەز دەکەیت لە خەڵکی ئەو شارەش بپرسە کە ئێمەی لێبووین لەو کاروانەش بپرسە کە ئێمەی تێدا بووین و پێکەوە هاتینەوە ئێمە بەدڵنیاییەوە ڕاست دەڵێین و ڕاست گۆشین. قال بل سولت لكم أنفسكم أمرا
فصبر جميل عسى الله أن يأتيني بهم جميعا إنه هو العليم الحكيم. کاتێک کوڕەکان گەیشتنەوە لای باوچیان و بەسەرهاتەکەیان بۆ جێڕایەوە وتی وانییە بەڵکو دیسانەوە خۆتان پیلانێکی ترتان ڕێک خستووە جا چارم نییە خۆگریەکی جوان نەبێت ئومێدە پەروەردگار هەمویانم بۆ بهێنێتەوە و بە هەمویان شاد ببم بەڕاستی ئەو زاتە زانا و دانایە. وتولى عنهم وقال يا أسفا على يوسف وابيضت عيناه من الحزن فهو كظيم. ئەوسا چووە کەنارێکەوە و لەیان دوورکەوتەوە و بەدەم هەناسەی سارد و ئەسرینەوە وتی ئەی داخم بۆ یوسفی نازدار لە دڵم دەرناچێت یوسفی جوان و خاس و خوددا ناسم ئەوەندە گریە و فرمێسکی هەڵوەراند چاوەکانی سپی هەڵگەڕا و ئاوی سپی تێزا و بینینی نەما لە ئاخ و داخ و خەفەت و ئێشدا هەر خەم و پەژارەی خۆی دەخواردەوە. قالوا تالله تفتأ تذكر يوسف حتى تكون حرضا أو تكون من الهالكين. کوڕەکان بەزەیان بە باوچیان داهاتەوە وتیان سوێن بە خودا تۆ هەرواز ناهێنیت یادی یوسف دەکەیت و ناوی دەبیت تاواد لێ دێت پەکت دەکەوێت یاخود لە تیاچوان دەبیت. قال إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون. لەوەڵامیان داوتی بەڕاستی من باسی سکاڵا و غەم و پەژارم هەر بۆ لای خوددا دەبم ئەوەی من دەیزانم لەلایەن خودداوە لە نەخشە و حکمەتەکانی لە پێشهات و ڕووداوەکاندا ئێوە نایزانن. يا بني يذهبوا فتحسسوا من يوسف وأخيه ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. دوای چەند ڕۆژێک یاعقوب فەرمانیدا بە کوڕەکانی وتی کوڕەکانم بسنەوە و گوێ هەڵخەن بۆ یوسف و براکەی لە سۆز و میهرەبانی خودداش ناومێد مەبن چونکە بەڕاستی کەس ناومێد نابێت لە سۆز و میهرەبانی خوددا جگە لە کەسانی خوددا نەناس و بێباوەڕ. فلما دخلوا عليه قالوا يا أيها العزيز مسنا وأهلنا الضر وجئنا ببضاعة مزجاة فأوف لنا الكيل وتصدق علينا إن الله يجزي المتصدقين. کاتێک گەیشتە میسر و چوونە بارەگای یوسف وتیان جەنابی پاشا ئێمە و کەس و کارمان نەهاتی و گرانی و کوێرەوەری زۆرمان توش هاتووە و کەل و پەلێکی تێکەڵ و پێکەڵ و بێنرخیشمان هێناوە کەواتە چیمان پێویستە بۆمان بپێوە و خێریشمان پێ بکە بێگومان خوددا پاداشتی خێرخوازان دەداتەوە. قال هل علمتم ما فعلتم بيوسف وأخيه إذ أنتم جاهلون. اینجا یوسف زانی کاتی ئەوە هاتووە کە خۆی بناسێنێت بۆیە وتی ئایا زانیتان و لەبیرتانە چیتان کرد بە یوسف و براکەی کاتێک ئێوە نەفام بوون و ترسی خودداتان لە دڵدا نەبوو؟ قالوا أئنك لأنت يوسف قال أنا يوسف وهذا أخي قد من الله علينا إنه من يتق ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. هەموو بەسەر سوڕمانەوە چاویان ئەبلەق بوو سەرنجیان داوتیان ئایا بەڕاست بۆچی تۆ یوسفیت؟ وتی بەڵێ من یوسفم و ئەمەش بنیامینی برامە بەڕاستی خدای میهرەبان ڕێزی لێ ناوین و بەهرەمەندی کردوین بێگومان ئەوەی خۆ پارێز بێت لە گوناه و خۆگر بێت لە بەرامبەر پێشهاتەکانەوە خدای گەورە دەروی لێ دەکاتەوە ئەوە بەڕاستی خدا پاداشتی چاکەکاران و چاکەخوازان بەزایە نادات. قالوا تالله لقد آثرك الله علينا وإن كنا لخاطئين. اینجا براکانی وتیان سوێندمان بە خوددا
بەڕاستی خدای گەورە ڕێزی تۆی داوە بەسەر ئێمەدا ئێمە بەڕاستی کاتی خۆی بە هەڵەدا چوین و گوناهبارین. قال لا تثريب عليكم اليوم يغفر الله لكم وهو أرحم الراحمين. یوسف وتی خەمتان نەبێت ئەمڕۆ ئیتر هیچ سەرزەنشتێکتان لەسەر نییە خدا لێتان خۆش بێت بێگومانە و زاتە لە هەموو میهرەبانان میهرەبانترە. اذهبوا بقميصي هذا فألقوه على وجه أبي يأت بصيرا وأتوني بأهلكم أجمعين. یوسف هەواڵی باوکی پرسی کە زانین نابینا بۆ وتی بڕۆن و ئەم کراسە بەرن و بیدەن بەسەر و ڕووی باوکمدا بینایی بۆ دەگەڕێتەوە و چاوی چاک دەبێتەوە پاشان هەموو کەس و کارتانم بۆ بهێنن بەگشتی. ولما فصلت العير قال أبوهم إني لأجد ريح يوسف لولا أن تفندون. کاتێک کاروان ئاوەدانی بەجێهێشت و کەوتە ڕێ باوچیان وتی بەڕاستی من هەست بە بۆنی یوسف دەکەم ئەگەر بە بێهۆش و خەڵەفاوم نەزان و بڕوان پێ بکەن. قالوا تالله إنك لفي ضلالك القديم. ئەو کەسانەی کە لەلای بوون وتیان سوێن بە خوددا بێگومان تۆ هەر لەناو سەرگەردانی و خەیاڵە کۆنەکەی خۆت دایت. فلما أن جاء البشير ألقاه على وجهه فارتد بصيرا قال ألم أقل لكم إني أعلم من الله ما لا تعلمون. اینجا کە موژدەهێنەرەکە گەیشت و کراسەکەیدا بەسەر دەم و چاویدا خێرا بینایی بۆ گەڕایەوە چاوەکانی گەشایەوە وتی ئایا من پێم نەوتن بەڕاستی ئەوەی من دەیزانم لەلایەن خودداوە ئێوە نایزانن. قالوا يا أبانا استغفر لنا ذنوبنا إنا كنا خاطئين. دوای ماوەیە کوڕەکان گەیشتن و هەموو شتێک ئاشکرا بوو وتیان ئەی باوکی بەڕێزمان داوای لێخۆشبوونی گوناهەکانمان بۆ بکە لە خودای میهرەبان بەڕاستی ئێمە گوناهکار بووین و بە هەڵەدا چوو بووین. قال سوف أستغفر لكم ربي إنه هو الغفور الرحيم. باوچیان وتی لە ئایندەدا داوای لێخۆشبوونتان لە پەروەردگارم بۆ دەکەم بەڕاستی ئەو زاتە لێخۆشبوو میهرەبانە. فلما دخلوا على يوسف آوى إليه أبويه وقال ادخلوا مصر إن شاء الله آمنين. اینجا کە هەمویان گەیشتنە میسر چوونە لای یوسف باوکو دایکی هێنایە نزیکی خۆی و ڕێزی زۆری بۆ دەربڕین ئاخۆ چەندە دڵخۆش و کامەران بووبن دوای ئەو ماوە دوور و درێژە بە کوڕی جوان و کردار و خوددا ناسیان شاد بوون ئێستاش پاشای میسرە پێی وتن ئینشاء الله ئەگەر خوددا ویستی بێت بە یەکجاری ورن بۆ میسر و بەو پەڕی شادی و ئارامی و کامەرانی نیشتەجێ ببن. ورفع أبويه على العرش وخروا له سجدا وقال يا أبت هذا تأويل رؤياي من قبل قد جعلها ربي حقا وقد أحسن بي إذ أخرجني من السجن وجاء بكم من البدو من بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي إن ربي لطيف لما يشاء إنه هو العليم الحكيم. ئەوسا دایک و باوشی بەرز کردەوە بۆ سەر تەختی پاشایەتی و حکومڕانی خۆی هەمووان کڕنۆشیان بۆ برد دیارە کە ئەوسا دروست بووە و نیشانەی ڕێز و پێزانین بووە. یوسف کە ئەمەی دی وتی باوکی بەڕێزم ئەمە لێکدانەوەی خەونەکەی ئەوسامە کە بە منداڵی بینیم ئەوەتە بێگومان پەروەردگارم هێنایە دی و بەڕاست دەرچوو بەڕاستی ئەو زاتە چاکەی لەگەڵدا کردم و بەسۆز بوو بۆم کاتێک لە زیندان ڕزگاری کردم ئەوەتە ئێوەی لە بیابانەوە هێناوە و بە یەک شادی کردینەوە دوای ئەوەی شەیتان نێوانی من و براکانمی تێکدا بوو بەڕاستی پەروەردگارم بە سۆز و بە لوتفە بۆ هەر شتێک کە دەیەوێت پەلەی نییە و ڕێگەی بە شوێنەیی بۆ خۆش دەکات
بێگومان ئەو زاتە زانایە بەنهێنی و ئاشکرای دروستکراوانی و دانایە بەنەخشەی ورد هەرچی بێوێت ئەنجامی دەدات. ربي قد آتيتني من الملك وعلمتني من تأويل الأحاديث فاطر السماوات والأرض أنت وليي في الدنيا والآخرة توفني مسلما وألحقني بالصالحين. اینجا یوسف پێغەمبەر چووە کەنارەوە و دەستەکانی هەڵبڕی و نزای کرد و وتی پەروەردگارە بەڕاستی تۆ پاشایەتیت پێبەخشیم و لە لێکدانەوەی خەو شارەزاد کردم. ئەی بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی تۆ پشت و پەنا و یار و یاوەری منیت لە دنیا و قیامەتدا. داواکارم کە بە موسڵمانی بمرێنیت و بمخەیتە ڕیزی پاکانەوە و بمگەیەنیت بە کاروانی چاکان. ذلك من أنباء الغيب نوحيه إليك وما كنت لديهم إذ أجمعوا أمرهم وهم يمكرون. أي محمد ئەم بەسەرهات و سەرگوزەشتەی یوسف کە بۆت نیگا دەکەین لە هەواڵ و بەسەرهاتە شاراوەکانە. خۆتۆ لە لای براکانی یوسف نەبوویت کاتێک کە هەمویان بڕیاریاندا و پیلانیان دەجێڕا. وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين. دڵنیاش بە کە زۆربەی خەڵکی باوەڕدار نین هەرچەندە تۆ زۆر بەپەرۆش بیت و هەوڵ بدەیت و تێبکۆشی. وما تسألهم عليه من أجر إن هو إلا ذكر للعالمين. ئەی محەممەد خۆتۆ هیچ پاداشت و بەخششێکت لێیان ناوێت لە سەرگەیاندنی پەیامەکە بەڵکو ئەم قورئانە یادخەرەوەیەکە بۆ هەموو خەڵکی جیهان. وكأين من آية في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون. چەندەها بەڵگە و نیشانە لە ئاسمانەکان و زەویدا هەن لەسەر دەسەڵاتدارێتی و جوانکاری خودای پەروەردگار کەچی زۆربەی خەڵکی بەلایدا تێدەپەڕن و تێنافکردن و پشتی تێدەکەن. وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. جا زۆربەی زۆری خەڵکی باوەڕ ناهێنن بە خودای تاک و تەنها بێ ئەوەی هاوڵی بۆ بڕیار نەدەن. بێگومان ئیمان و باوەڕی وە هیچ نرخی نییە و خدای گەورە لەو تاوانە خۆش نابێ. أفأمنوا أن تأتيهم غاشية من عذاب الله أو تأتيهم الساعة بغتة وهم لا يشعرون. ئایا ئەوانە لەوە ئەمین و ناترسن کە سزایەکی خودای هەمویان بگرێتەوە و لە ناویان بەرێت یاخود کوت و پڕ قیامەت بەرپا ببێت لە کاتێکدا ئەوان هەست بە نزیکی بەرپابوونی نەکەن. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. ئەی پێغەمبەر تۆ بڵێ ئەمە ڕێگە و ڕێبازمە من و شوێن کەوتوانم بانگ دەکەین بۆ لای خودای پەروەردگار لەسەر بنچینە و بناغەیەکی ڕوون و ئاشکرا پاچی و بێگەردیش بۆ ذاتی پەروەردگارە من هیچ کاتێک لە مشریک و هاوڵگەران نیم. وما أرسلنا من قبلك إلا رجالا نوحي إليهم من أهل القرى أفلم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم ولدار الآخرة خير للذين اتقوا أفلا تعقلون. ئێمە کەسمان نەناردووە لە پێشتۆدا جگە لە پیاوانێک کە هەڵمان بژاردون لە خەڵکی شار و شوێنەکان نگایان بۆ دەنێرین تا پەیامی ئێمە بەڕوونی بگەێنن. ئایا نەگەڕاون لە زەویدا تا تەماشا بکەن و سەرنج بدەن کە چۆن بوو سەرنجامی ئەوانەی پێش ئەمان کاتێک یاخی بوون. بێگومان جێگە و ڕێگە و خانوبەرەی بەهەشت لە قیامەتدا چاکترە بۆ ئەوانەی کە خوددا نازبوون و پارێزکاریان کردووە. ئایا ئەوە عەقڵ و ژیریتان ناخەنە کار؟ حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا جاءهم
جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين. ئەی پێغەمبەر وا مەزانە کە ئەم ڕێگەیە بە گوڵ و گوڵزار چێنراوە بەڵکو پڕە لە ناخۆشی و ئازار و گەیشتوەتە ڕادەیەک کە هەتا بگرە کاتێک پێغەمبەران تووشی ناومێدی و بێهیوایی دەبن و گومان وا دەبن کە بەڕاستی ئەوان بەرنامەکەیان بە درۆزانراوە. ئەوە لەو کاتی بێهیواییەدا سەرکەوتنی تایبەتی ئێمەیان بۆ دێت ئەوسا ئەوەی بمانەوێت و شایستە بێت ڕزگاری دەکەین. جا کەس نییە بتوانێت تۆڵەی تند و تیژی ئێمە لە کەسانی تاوانبار و تاوانکار بجێڕێتەوە و بەرپەرچی بداتەوە. لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب ما كان حديثا يفترى ولكن تصديق الذي بين يديه وتفصيل كل شيء وهدى ورحمة لقوم يؤمنون. سوێن بێت بە خودا بەڕاستی لەسەر گوزەشتە و بەسەر هاتی پێغەمبەراندا پند و ئامۆژگاری هەیە بۆ کەسانی ژیر و هۆشمەند و نەبێت ئەم قورئانە قسە و باسێک بێت هەڵبەسرا بێت بەڵکو بەڕازدانەری ئەوەیە کە لە پێش خۆیەوە هاتووە تەورات و ئینجیل و ڕوونکەرەوە و جاکردنەوەی هەموو شتێکی پێویستە لە ئایندا ڕێنمووی و ڕەحمەتیشە بۆ کەسانێک باوەڕدەهێنن.